لێرێکی بەهێزی ئەم هەفتەی خولی نایەبی کوردستان لە شارۆچکەی پیرمام سەلاحەددین یانەی پێشمەرگەی هەولێر میوانداری پێشمەرگەی سلێمانی کرد. لانیوە یەکەم یاریەکە هەردوویانە دەرفەتی زۆر ئاسانیان بۆ گۆڕینی ئەنجام هەبوو. بە تایبەتی پێشمەرگەی سلێمانی نزیکتر بوو لە گۆڵ، بەڵام کۆتاخاڵی کۆتایی پێهێنانی هێرشەکانیان دروست نەبوو، بۆیە لە گۆڵ تۆمارکردن سەرکەوتوو نەبوون. ڕووداوە گرنگەکانی یاریەکە کەوتە نیوەی دووەم. لە خولەکی پەنجا عومەر سەدام گۆڵی یەکەمی بۆ پێشمەرگەی هەولێر تۆمار کرد. هیوا ڕەحیم دوای سێ خولەک وەڵامی دایەوە و بە لێدانی سەر ئەنجامەکەی بۆ پێشمەرگەی سلێمانی یەکسان کردەوە. لە خولەکی 54 دیدار غازی بە کارتی سوور لە پێشمەرگەی هەولێر کرایە دەرەوە. عومەر سەدام خەریک بوو گۆڵی دووەم لەم هێرشەوە بەرهەم بێنێت. ئەم دەرفەتە لە گۆڵێکی ڕاستەقینە دەچوو، بەڵام تۆپ هێڵی گۆڵی نەبڕی. لە خولەکی 77 محەممەد سامی سوودی لە بێئاگایی گۆڵ پارێزی پێشمەرگەی سلێمانی بینی و لە ناوەڕاستی یاریگا گۆڵێکی نایەبی تۆمار کردو، پێشمەرگەی هەولێری بە گۆڵی دووەم پێشخست. جارێکی تر بێبەختی بەرۆکی یاریزانانی پێشمەرگەی سلێمانی گرت، تۆپ هەردوو ستونی کرد تەنها نێو گۆڵ نەبێت. ناوبژوان فیکەی کۆتایی یاری لێدا و پێشمەرگەی هەولێر براوە بوو. بۆ ئەنجام هاتبوون بۆ یاریگای پێشمەرگەی هەولێر، چونکە ئەم فیرقەیە دوو یاری دۆڕاو لەناو لە گەڕەکانی ترا. ئێمە ویسمان ئەم دووارە بینەوە منافەسە بۆی بێنە نیوەی ڕیزمەندی. خۆشمان باشی ئامادە کرد بۆ یاریەکە، بەڵام بە هەڵەی خۆمان گۆڵمان لێکرا و لە شۆتی دۆم ئەمانتوانی فرسەی زیاتر و چونکە ئەوان لاعیبێکیان چوو بۆ دەر، بەڵام نەمانتوانی ئەو هەلانە بخۆزینەوە و چەند جار فسەمان بۆ ڕێکەوە. ئینشەڵا بۆ یاریەکانی تر هەوڵێین ئەو نقاطانە یعنی ئەو غەڵەتانی خۆمان باشین، بەڵام غەڵەتی سەرشی ئەمە یعنی نەبوونی مهاجمێکی باشە. ئینشەڵا بەشکم بتوانین لە جۆلی دووەم تاویزی بکەینەوە. سپاس بخۆی گەورە سەرەتا دوای دوو شکست لە خولی نایەبی کوردستان زەحمەتە بەڕاستی یاری سێمەت و بێ لە ناو یاریگای خۆلەگەل یانەیەکی پێشوەکو پێشمەرگەی سلێمانی لە دواوەی ڕزبەندیە بەڕاستی یاریێکی زەحمەتە. بەس دەوری کوردستان وە خراپ یاری دەکەی دەبێەوە باش یاری دەکەی دەدۆڕێنی ئیتر یعنی ئاست لە دەوری کوردستان بەڕاستی شتێکی وا نابینم، تەنها ئەنجامە لە دەوری کوردستان. سوپاس بخۆی گەورە سێ خاڵی گری مامەدەستێنا. یانەی پێشمەرگەی هەولێر بەم سەرکەوتنە بووە خاوەنی 18 خاڵ و بەکاتی هاتە پلەی دووەمی ڕیزبەندی. پێشمەرگەی سلێمانیش بە 7 خاڵ لە کۆتایی ڕیزبەندی مایەوە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.